أبي قتادة رزاي خوي لبيت كأرون دكس تقريبا لقل خويا أبات تنها خوي إحرامي نبستو شتيكي سير روادات أو مجموعي كلقل يعني أو مجموعة والله طبعا ديال أرون كأجن سير كان يشتغنية وكزنيولا وكزنجولاوة وتنها خبرك هاتوا لا الرجدا أبي قتادة خوي أجرتواني أفرميت لشوين قلامان دا خەریکی ئەیب نەبێت شاکردنی پێڵاوەکانم بوو شاکردنی نەحلەکانم مەشغوڵ بووم پێوە ئەوانەی کە چواردەورمەوە بوون دەنگی پێکەنین و ئەمانەیان تێکەوت هەستم کرد کە شتێکی ئەیانوێ شتێکم پێ بڵ هیچیان پێ ناوتم هاتم وتم چییە هیچیان پێ نەوتم ئاوا سیرم کرد لە دوورەوە تارمایەک دیار بوو زانیم حیوانێکە طبعا خۆتان نەزانن جەنابتان لە ئیحرامە هەر کەسێک ئیحرامی بەست ڕاوکردنی هەموو جۆرە ئاژەڵە حرام نەهی لەکراوە غەریبی ژەوەیە کە جارێکە باسم کردووە ئەو کاتێک کە موسڵمانان ئەچن بۆ عومرە هاوڵان ئەفەرموون بەعەکسی هەموو ساڵەکانەوە کە ئێستا دوای ئەمە ئینشاءالله کە مانەمان تەواو کرد چینە ساڵی داهاتوو ئەچنەوە بۆ عومرەکردن هاوڵان ئەفەرمون ئەو دەقەی کە ئیحرامان بەستە بوو عەجیب ئەوەیە لە هەموو کات زیاتر ئەو حەیوانانەی حەیواناتی شێوین و حەیوانی ڕاون و تەیر و تیوری ناسک و جوانن کە بۆ ڕاو دێن ئەهاتن لە بن دەستمانە نیشتن ناوێری بیگریت ناوێری لێیت ناوێریت هیچی ناکرێت ئێمانیش تەماشاکەن حیمارێکی وەحشی با بڵین کەرێکی شێوی کە گۆشتەکەی حرام نیە و حەڵاڵە کە تا ئێستاش تا ئەم لەحزەی کە ئێستا تیایداین غەیری گۆشتی گوێدرێژی وەحشی با بڵین شێوی گۆشتی گوێدرێژی ماڵیش هەر حرام نەکرابوو چکە لە کاتی خەیبەرە حرامەکرێت کاچینە سەی لە شوێنی خۆیدا ئینشاءالله کە بیننەوە یەکێکە لە کەرە شێویەشی قەڵەو ئەفەرمێت پێم وتم ئەوە چییە؟ وتیانی من نازانین وتم ئەو بەڕاستی نییەوە ئەو کەرە شێویە وتیان وەڵاوی کە خۆ دەیبینی من نێزانین ئەفەرمێ پێم وتم دە یارمەتیم بم با بچین پەلای ماریان وتیان وەڵا یارمەتی ناین یارمەتیشی دەین ئەمانی حامیان بەستووە ئەفەرمێ منیش وڵاخێکم هەبوو پێوتە جەڕادەی پێوترێشە بوو لەو وێسترانەی کە زۆر سەریعن تیژڕەون خێرا زینەکەم لێ بەست و چوومە سەری و کە چوومە سەری بچم تیرەکەم ڕمەکەم بیر چوو لەگەڵ قامچەکەیە وتم ئەو ڕم و قامچیان بەنێ بە فریاکەوە وتیان وەڵا نادەینێ چۆن نەدەینێ شتی وا چۆنەکەی ئەفەرمێ زۆر پەس بووم یا کەلەم داخە هاتمە خوارەوانێ خێرا هینەکەم هەڵگرت و ڕمەکەم هەڵگرت و سواری وێسترەکەم بووم و شوێنی کەوتم دوور کەوتموانێ و گرتم ڕاوم کرد کە خستم بانگم کردم وتم وەرن دەسم کەوتۆ یارمەتی وتیان جا چۆن یارمەتی دەیەن شتی وا چۆن بێت بە تاقی تەنیا هاتم ئەو حەیوانەز لە بارم کرد و خستمە سەر ئەسپەکە و هێنامەوە لەگەڵ خۆمە حازر و تەرتیباتم سەرم کرد وتم بخۆن لەگەڵ ماوتیان ناخۆین نابێت ئێمە ئیحرامان بەستووە ئامادە نەبوون هیچیان لە هیچ شتێکا بەڵێن بۆی بزان چەندە مولتەزیم بوون دەیان دەفەرمێ قامچەکەشیان نەیامە دەست ڕەمەکەشیان نەیامێ لەبەر ئەوەی بەشداری نەکەن لەو سەید و ڕاوەیە چونکە سەید و ڕاو لەمان حرام بۆی بزان نەفسیەتی هاوڵانی دەوری پێغەمبەری خوا چۆن بوو هیچیان ئامادە نەبوون